ناڵ زۆری پێ ناخۆش کچ بە یا کوڕ کە لە ماڵبەخشینە فەرقیان بکەی بەداخەوە. ئێمە کوڕی عەشایرین، مناڵی عەشایرین، بەس عەشایر ناعەدالەتترین مرۆڤن زۆربەیان لەم مەسەلەیەدا. بەس تەنها کوڕ پەرستن، کوڕ بە تایبەتی کوڕی بچووکیش، مناڵی بچووک کە کوڕە. ئەگەر مناڵی بچووک کچ بێ حسابێکی بۆ ناکەن. لە کاتێکا مام حاجی و نەنە حاجی ئێستا بەس کچەکانیان بە کەڵکیان دێ هەر هەڵێن کوڕ حاجی بێ بۆ کوڕەکان. لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا هاتووە، ئیمامی نوعمانی کوڕی بەشیر ڕەزای خوای لێبێ دەفەرمێ دایکم بە باوکی میوت هەندێ زەویشتم بداتی، هەندێ شتم بداتی هەدێ لە ماڵەکەی خۆی هەندێ شتم بداتی، لەو ماڵەی کە هەیەی هەندێکم بداتێ. دوای ساڵێک باوکم بە قسەی دایکمی کرد و پێمی دا، بەڵام دایکم وتی بەخوا ڕازی نابم بەوەی کە بە نوعمانت داوە ئەی بەشیر، ئەوەی کە بە کوڕەکەی خۆت داوە کە بەشیری نوعمانە، ئەی بەشیر من ڕازی نابم بەمە حتاکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاید نەبێ لە بینمانە. تۆ پارچەیەک زەوی یاخود ماڵێکت داوە بە نوعمانی کوڕت، ئەی بەشیر ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بینمانە شاید بێ. ئەمجا من قبوڵی دەکەم، ڕاستەکی داوام کردەوە، بەڵام دەبێ خۆشەویستی خوا لە بینمانە بێ صلی الله علیه وسلم. دەفەرمێ ئیمامی نوعمان دەفەرمێ ڕەزای خوا لێبێ باوکم دەستی گرتم و بردین بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەسەراتەکەی باس کرد، فەرمووی دایکی پێی خۆش بووە ماڵێکی بدەمێ، منیش ماڵەکەم پێداوە، حەزەکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ لەسەر ئەمە شایەت بی. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەمەم ببەستمە، گوێ لەم قسەیە بگرن. نەڵی باو باپیرم وای کرد بزانە شەرعی خوا چیت پێڵێ. خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەی بەشیر ئەمەی کە بە نوعمانت داوە ئایا بە مناڵەکانی تریشت داوە، مناڵی ترت هەیە هەمان شتت پێ بەخشیون یا تەنها بەمت بەخشیوە؟ سەیری ئەو خاڵەکە. مناڵی ترت هەیە غەیری ئەمە؟ بەڵێ هەمە. ئەوەی کە بەمت بەخشیوە بە مناڵەکانی تریشت بەخشیوە کچە یا کوڕە؟ ئایا یارمەتی ئەوانیشت داوە؟ وتی ناوەڵە، تەنها بەم بەخشیوە، بە تەنها بە نوعمان. خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فرمي لا تشهدني على جور فإني لا أشهد على جور. من مكب الشايد بو ظلم، من شايتي ظلم نادم، من شايد نادم لسر ظلم يكتو كردوته. خوشويستي إخوة صلى الله عليه وسلم أمي بالظلم ناوبرت، فرمي من شايتي نابم لبينه بهي جورك إيشاكيتو ظلمه منالك باش داوة أو كد بيباش كردوه بتعبتي منالي بتشو كر بعام بەشی باشی پێدرێ و ئەوەکانی تریش ئیتر وەکو قڕا هەمووی وەکو قڕەی لێ هاتەوە هیچی بەرناکە. بەڕاستی ئەمە زوڵمێکە دایک و باوک دەیکەن. خوای گەورە ئەم زوڵمەتان لێ قبوڵ ناکات. لەبەر مناڵەکانە فەرق مەکەن، بەشی کچ ئەدەی بەشی کوڕ بدە، بەشی هەمووی بدە. کوڕەکەت ژن دەهێنێ مەسروفی بۆ دەکەی، کچەکەت شوو دەکا یارمەتی بدە، شتی بۆ بکە. با بڵێ ئەمەی باوکمە بۆ میکرد، ئەمەی دایکمە، ئەمەی فلان کەسە بۆ میکردوی براکەمە، یارمەتیان بدەن، فەرق مەکەن. کێتان کچەکانتان شویان کرد یارمەتی باشتاندان، تەنها بۆ کوڕەکان. لە خوا بترسن، زوڵم مەکەن، بەشی کوڕ مەدەن و کچ بێ بەش مەکەن، چونکە ئەمە زوڵمە خوا لێت قبوڵ ناکات. مناڵ پێی ناخۆشە، ئەگەر قسەیش نەکا هەموو مناڵێک پێی ناخۆشە دایک و باوکی فەرقی بکات، پێت ناخۆشە. ئاگاداری ئەو خاڵە بن.